بازرگانیکردن بە مرۆڤ تاوانێکی شاراوەیە کە بە ڕۆژی ڕووناک ئەنجام دەدرێت. کارمەندانی هێڵی پێشەوە ڕۆڵێکی گرنگ دەجێڕن لە بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە. زانینی چۆنیەتی دەستنیشانکردنی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ و بەستنەوەی ڕزگاربووان بەو هاوکاریەی پێویستیانە و شایەنیانە دەتوانێت ژیانیان ڕزگار بکات. بە گوێرەی یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق، یاسای ژمارە 28 ساڵی 2012 کە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارە 6 ساڵی 2018 یاساکەی کارا کرد، مادەی یەکەم پێناسەی بازرگانیکردن بە مرۆڤ دەکات. بە دامەزراندن، گواستنەوە، ڕەوانەکردن، حەوانەوە یان وەرگرتنی تاکەکان بە بەکارهێنانی هەڕەشە یان هێز یان جۆرەکانی تری زۆر لێکردن بە مەبەستی بەدقۆستنەوە. لە ساڵی 2018ەوە سەدان قوربانی بە شێوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستان دەستنیشان کراون و ڕزگار کراون. ئەمەش بە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان و نووسینگەکانیان. بەڵام زۆر قوربانی تر هێشتا ماون. بازرگانان قازانج لە ململانێ و ئاوەرەبوونی خەڵک دەبینن، ماڵ و شوێنی بیناسازی و یانە شەوانەکان و ئوتێل و ئارایشگەکان دەکەن بە شوێنی تاوان. ڕێکخراو ناحکومیەکان ڕۆڵێکی گرنگ دەجێڕن لە هاوکاریکردنی قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەوانەی لە ژێر مەترسیدان لە ڕێگەی پێشکەشکردنی کۆمەڵی خزمەتگوزاری. نمونەی ئەمانەش دەستنیشانکردنی کەیس، بەڕێوەبردنی کەیس، خزمەتگوزاری یاسایی، خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی، هەروەها داکۆچکردن لە لای دەسەڵاتە پەیوەنددارەکان بۆ دڵنیابنەوە لە بەرزڕاگرتنی مافی قوربانیان. کوردستان وڵاتی مەبەست و سەرچاوە و ترانزیتە بۆ قوربانیان و ڕزگاربووانی بازرگانیکردن بە مرۆڤ. جۆری جیاوازی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت. هەندێک جۆر لەوانەی تر باوترن. بەدقۆستنەوەی کرێکار باوترین جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤە لە کوردستان. کرێکاری بیانی لە ناوچەکە و لە وڵاتانی دیکەی جیهانەوە لە کوردستان کار دەکەن. زۆربەی زۆریان لە ڕۆژئاوای ئەفریقیا و ڕۆژهەڵاتی باشووری ئاسیاوە هاتوون. قوربانیان ژنان و پیاوانن کە بە زۆرەملێ لە ماڵان و کۆمپانیاکان و شوێنەکانی بیناسازی و کشتتوکاڵ و کارگە و چێشخانەکان کار دەکەن. بەدقۆستنەوەی سێکسی بە شێوەیەکی سەرەکی ژنان و کچان دەگرێتەوە کە زۆریان لێ دەکرێت لە ئوتێل و مەیخانە و شوێنە تایبەتەکان سێکس ئەنجام بدەن. هەندێک جار بە ئۆنلاین ڕیکلام یان کار ئاسانی بۆ دەکرێت. سوالپێکردنی زۆرم لێ و شت فرۆشتن لەسەر شەقامەکان زۆر جار منداڵ و کەسانی بەتەمەن یان کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەگرێتەوە لە دۆخی مەترسیدار. بۆ نمونە لەسەر شەقامە قەرەباڵغەکان. هاوسەرگیری منداڵ و هاوسەرگیری زۆرم لێ بە تایبەت سەبارەت بە نەوجەوانان یان بەبێ ڕەزامەندی کەسەکە هەندێک جار سنووری وڵاتان تێدەپەڕێت. بازرگانیکردن بە ئۆرگانەکانی لەشی مرۆڤ زۆر جار لەو دوو سنوورەکان و بەنهێنیە و هەواڵی لێ نادرێت و کەمتر دیارە، بەڵام بە ڕێژەیەکی مەترسیدار ڕوو لە زیادبوونە. لەگەڵ بەرەو پێشچوونی خێرای تەکنەلۆژیە بازرگانان بە ئۆنلاین کار دەکەن. زۆر جار تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بۆ هەڵخەڵەتانی قوربانیان بە بەڵێن و هەلی کاری ساختە. دەکرێت دەستنیشانکردنی کەسێک کە ڕەنگە لە ژێر مەترسی بەدمامەڵە یان بەدقۆستنەوە بێت کارێکی قورس بێت. زۆرێک لە تاکەکان ناتوانن دەنجیان بەرز بکەنەوە لە ترسی تۆڵەسەندنەوەی خاوەنکارەکانیان بەرامبەریان. ئەمەش وا دەکات دەستنیشانکردنی کەیسەکەیان لەلایەن لایەنی سێمەوە زۆر گرنگتر بێت. لە ڕووی یاساییەوە بازرگانیکردن بە مرۆڤ لە ڕێگەی تاقیکردنەوەیکی سێبەشی پێناسە دەکرێت. پێویستە هەر سێبەشەکە تێیدابوونی هەبێت. جگەل لە کەیسی منداڵان کە ئامراز تێیدا پێویست نییە. بازرگانیکردن بە مرۆڤ واتە گواستنەوە یان کۆنتڕۆلکردنی کەسێک لە ڕێگای بەکارهێنانی هێز یان دەسەڵات یان هەڵخەڵەتاندن بۆ مەبەستی بەدقۆستنەوە. دەکرێت کاتێک چاوت بە کەسێک دەکەوێت هەندێک لەم پرسیاران لە خۆت بکەیت. ئایا ئەم کەسە دەتوانێت بە ئازادی شوێنی مانەوەی یان کارەکەی جێبێڵێت؟ ئایا پاسەپۆرت یان ناسنامە یان مۆڵەتی کارکردنەکەی لەلایەن خاوەنکارەکەیەوە دەستی بەسەردا گیراوە؟ ئایا موچەکەی پێدەدرێت نەخراوەتە ژێر قەرز یان تێچووی لە ڕادە بەدەرەوە؟ ئایا نیشانەی بەدمامەڵەی لەسەر بەدی دەکرێت شوێنی برینداربوون یان بەدخۆراکی یان شەکەتی پێوە دیارە؟ ئایا پێدەچێت کردداری کەسەکە یان وەڵامەکانی بۆ نووسرابێتەوە یان لەلایەن کەسێکەوە چاودێری بکرێت؟ ئەگەر دوو نیشانە یان زیاتر بەدیکرا ئەوە دەکرێت کەسەکە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بێت. تێبینیەکانت بنووسەوە و هەواڵ بە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان و نووسینگەکانیان بدە و سەلامەتی قوربانی بکە بە پێشینە. ئەگەر کەسێکت دەستنیشان کرد کە لە ژێر مەترسیدایە یان ڕوبەڕووی بازرگانیکردن بە مرۆڤ دەبێتەوە،
پێویستە پەیوەندی بە پۆلیس بکەیت ئەگە هەڕەشەی دەمودەست لەسەر کەسەکە بوونی هەبوو یان پەیوەندی بە نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی تاوانڕێکخراوەکان بکە لە پارێزگاکەت. دواتر ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانڕێکخراوەکان جێبەجێ بکە و پاڵپشتی گواستنەوەی ڕزگاربووان بۆ خانەیەکی داڵدەدانی سەلامەت بکە. بە گوێرەی یاسای ژمارە 28 نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق و یاسای ژمارە 6 ساڵی 2010 لە هەرێمی کوردستان ڕزگاربووانی بازرگانیکردن بە مرۆڤ مافی دەستڕاگەیشتنیان بە چاودێری تەندروستی و داڵدەدان و هاوکاری یاسایی و پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی هەیە. هەندێک ڕێکخراوی ناحکومی ناوخۆی و فەرمانگەی حکومی دیاریکرا و ئامادەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری پێویست. بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانڕێکخراوەکان پەیوەندی بە کەسانی شارەزا و ڕاهێنراوەوە دەکات بۆ پێشکەشکردنی پشتگیری پێویست لە کاتی پێویست. کەیسەکانی بازرگانیکردن بە مرۆڤ زۆر جار کەیسی ئاڵۆزن و پێویستیان بە سەرنج و لێکۆڵنەوەی ورد هەیە. بەرپرسیارەتی یاسایی دەکەوێتە سەر خاوەنکار و کۆمپانیاکانی هێنانی دەستی کار شکۆ و سەلامەتی و ئاسایشی کرێکارەکانیان بپارێزن. تاکتیکی تۆقاندن و هەڕەشەی ساختەی بە تاوانبارکردنی کرێکار بۆ کەپکردنیان کارێکی نایاساییە. پێویستە دوورتر لە پێشەڵکردنی یاسا و ڕێساکانی نشینگە بڕوانیت. هۆکارە ڕاستەقینەکە بدۆزەرەوە و بزانە چێ لە پشتەوەیەتی هەموو ڕاستیەکان پێویستە بۆ ئەوەی یاسا بەرزڕا بگیرێت و بە شێوەیەکی کارە بەرکار بێت. لە یادت بێت قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ تاوانکار نین. دیاریکردنی قوربانیان بە شێوەیەکی ورد و کارە بە پێی پرۆتۆکۆڵەکان دڵنیایی دەدات لە بەهەڵە سزانەدانی قوربانیان بەهۆی پێشەڵکردنی یاسای نشینگە یان یاسای کار. بە هەماهەنگی باشتر و پابەندبوونێکی هاوبەش بۆ بنبڕکردنی بازرگانیکردن بە مرۆڤ دەتوانین ژیانی خەڵک ڕزگار بکەین. وەک کارمەندانی هێڵی پێشەوە ئێوە ڕۆڵێکی گرنگ دەجێڕن لە دەستنیشانکردن و ڕەوانەکردنی قوربانیان بۆ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کە دامەزراوەی حکومی دیاریکراوە بۆ کارکردن لەسەر ئەم تاوانە. پەیوەندی و هەماهەنگی باشتر توانای دەستنیشانکردن خێراتر دەکات. دڵنیایی دەدات لە کۆکردنەوەی بەڵگەکان لەلایەن نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی تاوانڕێکخراوەکان و پێشکەشکردنیان بۆ دادگای تایبەتمەند بە مەبەستی گەیشتن بە دادپەروەری بۆ قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ. هەموو ڕەوانەکردنێکی دروست ئەڵقەیەکی زنجیری بازرگانی بە مرۆڤ دەپسێنێت. هەمیشە ئاگادار بە و ڕێکارەکان جێبەجێ بکە. هاوبەشان و یەکە تایبەتەکان بەکاربێنە کە ئامادەن بۆ یارمەتی. دەتوانین بەیەکەوە بازرگانیکردن بە مرۆڤ لە کوردستان بنبڕ بکەین. ئامرازی خێرای سید بەردەستە بۆ ئەو کارمەندانی حکوومەت کە کار لەسەر کەیسەکانی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەن. یەک لە تاقیکردنەوەی یاسایی 3 بەشی ڕوون دەکاتەوە بۆ ئەوەی کارمەندان بتوانن کەیسەکان دەستنیشان بکەن. لایەکی تر زانیاری ڕەوانەکردن نیشان دەدات بۆ ئەوەی ڕزگاربووان بتوانن بە شێوەیەکی خێرا و سەلامەت ببەسترێنەوە بە پشتگیری پێویست. بۆ داڕژراوە ڕوون و ئاسان و بیراوێت ئەمەش هاوکاری کارمەندان دەکات وەڵامدانەوەی دروستیان هەبێت لە کاتی پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ قوربانیان.